سەبارەت بە بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکان لە ساتەوەختی دەستپێکردنی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن سپاس بۆخوا خوشکان و برایانمان لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ماندوونە ناسانە هەمیشە لە هەوڵ و کۆششدا بووینە و هەمیشە کاریان کردووە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی. بێگومان جێگای خۆشحاڵیە کە ئێمە ئەم شەویش لێرە کۆبووینەتەوە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 194. ئینشاءالله ئینسانێکن جێگەی متمانەی ئەو خەڵکەنە نوێنەرایەتی ئەم خاکە و ئەم خەڵکە ئەکەن. بۆیە ئێمە ئەوەی تێڕوانینمان کردیا قەنەعاتی خۆمان وایە کە ئەوانە کۆمەڵی ئیسلامی تاکە حیزبە لە کوردستانی خۆمان ڕاست و ڕەوان بێ وەسع وەعد و بەڵێنەکانی خۆی بێ لە کوردستانی خۆمان. ئێمە ئەم شەو شانبەشانی برایان هاتوین بۆ سەرخستنی لە لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی 194 چونکە لیستێکی پاکە لیستێکی دەستپاکە. من وەکو پێشمەرگەیەک و ئەندامێکی قەدیم داوا لە جەماوەری خەلیفانەکەم لە جەماوەری کوردستانەکەم دەنگ بە لیستی 194 بدەن کە لیستی کۆمەڵی ئیسلامیە لەبەرەوەی 6 ئەندام پەرلەمانەکانتان دی چیان کردوتان دوای ئەوەی کە برێ پاشەوەی دەنجان پێنادا و دوای باگلەی لە خۆی بکە گلەی لە خەرچی دیکە نەکا کە دەنگ بە کەسێکێدا هەروەکو جاری جاران هیچ لۆ ناکە گلەیەکە لە خۆ بکەن لەوان مەکەن. ئێستا فەرسەتێکە هاتە پێش ئەو پەرسەتەی لە دەستە خۆمەدەن چێ چاکە چێ پاکە دەنج پێ بدەن. چونکە پێمان وایە تاکە حیزبەکە تا ئێستا بەتەنیا لە سەنگەرەکانی دژی گەندەلی ماوەتەوە تاکە حیزبەکە نوێنەری دەنجی خەڵکە لە ناو پەرلەمان و لە ناو حکوومەت.